بەناوی خودای بەخشندەی میهرەبان سەلامی خوداتان لەبێ ئازیزان لە هەر جێگاکان خۆشحاڵین لە ئاڵقەشتری بەرنامەی بە فەڕ بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەشتینەوە دەخوازین و دەپاڕێنەوە کە خوای گەورە تەمەنمان باقیکە لەسەر خێر بۆی بتوانین لە خزمەتی ئیسلام و ئێوەی ئەزیز و خۆشەویست بەردەوام بین. خۆشەویستان هەرێکێک لە ئێمە مافگەلێکی لەسەر یەک هەن. ئێمە وەکو موسڵمان هێندێ مافمان لەسەر یەکەن ئەگەر بێت و ئەو مافانە ئەداکەین سوودگەلێکی زۆر وەدەستێنین. هەم لە ژیان ئاسوودە و کامەران دەبین هەم تەبایی و محەبەت و سۆز و خۆشەویستی لەگەڵ یەکە دەستە بەرەکەین و بەم هۆیەشەوە دەتوانین ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین. بۆ دەردەشە و زیاتر ڕوونکردنەوەی ئەو حەق و مافانەی کە مسلمان لەسەر مسلمان پێویستە ئەدایکە لە خزمەتی مامۆستایەکی ئەزیز و خۆشەویست مامۆستایەکی دێرینی شاری هەولێر ڕێزدار جەنابی مامۆستا مەحموود فەقێ پێشنێژ و تارخوێنی مزگەوتی عوسمانی کوڕی عەفان لە شاری هەولێر لە خزمەتی دادەبین. مامۆستا جان سلامی خوای گەورە لەسەر بێ و وعلیکم السلام ورحمة الله وبركاته. یا خۆ بەخێر بێن لە خوای گەورە داواکارم گشت لایەکمان سەرکەوت و سەرفراز بکە ئینشاء الله. بارەکە الله. لە دەستپێکی پرسیارەکانم حەزەکەم پرسیارەوە لە جەناب بکەم. مامۆستا مەلا مەحموود فەقێ بەڕیشێکی ڕەش لە تەمەنێکی زووەوە لە ڕاگەیانەکان بەر لەوێ ڕاگەانی ئیسلامی پیا بێ بەڕێستان هەلەو کاتێوە لە نێو دەعوە و بانگەوازیدان شەکەت بوونێک ماندوو بوونێک گانەوە تا هیچ ساردیەک نەهاتۆتە پێشتوو بە خەیاڵتدا بێ. زارێشتر بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان یاخوا سەڵات و سەلام و خێر و بەرەکەت و ڕەزامەندی خوای گەورە بڕژە بە بەردەوامی بەسەر سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری پێشەوە محەممەدی ئەکرەم صلی الله تعالی علیه وسلم و لەسەر هاوڵەکان و واروە ئالوبەیت و خێزانەکان کە دەبنە دایکانی مسلمانان و لەگەر مسلمانان وا ڕێز و سەلا و دووبارە و سێبارەم بۆ بینەران و خۆشەویستان و ئازان هەیە. وەڵاهی بەخۆی لە حەقیقەتدا ئەگەر کەسانێک یانی ئارەزوو ڕەغبەتی لە شتێکی خێر و چاک و باشە بێ ئەوە یەکە لە فەزڵ و نعمەتەکانی خوای گەورە لەسەری و ئەگەر خوای گەورە تەوفیقیدا نعمەتێکی ترە لە خواوە کە سەریکەن خوا دەفەرمێ وەمە التەوفیق ئیلا بالله. ئێتر خوای گەورە بە فەزلی خۆی بەڵوتفی خۆی و ڕەحمەت لەو کەسانەش بێ کاوا ئەوە پەروەردانکردن و یاخود تەئسیرێکیان نەبوو لەوانە داوک و باوکم بە ڕەحمەت بن یا ڕەبی و برایشی خۆشم بە ڕەحمەت بێنەوەنە ڕۆلیان هەبوو کە ئینسان حەز لەو شتە و لەو شەوە شەوازە بکە کەسانی تریش زۆر هەبوون خوای گەورە پاداشی هەم داتون ئینشاء الله. ئیتر لە منداڵی و لە مزگەوت و ناو مزگەوت و ئەو شتانە کوبرەی لەو مەیدانە گەورە بوون و سامان کردەوە. لە پاشانیش ئەوانە کە ڕزکە ینی کوردەواجی گوتیتیان پیاوی ژیر و عەقڵەوە لەسەر فرسەت پاس نەدا چکە بالفعل زاروی فرسەت لە تەمەنی ژیاندا یەک زار دێ دووبارە نابیتەوە. ئیتر خوای گەورە تەوفیقدان الحەمدولله. خوای گەورە قبوڵی کردی ئینشاءالله بەردەوامی پێدا ئینشاءالله مامۆستا. زۆر خۆشحاڵین جا دەمەنێ بڕۆین ناباسەکە مامۆستا جان سەرەتا پرسیاریەوە بکەم ئاخۆ ماف حەق چییە کە ئێمە دەبێت بەسەرێکمان با بزانین سەرەتا ماف چییە؟ بەناوی خوای گەورە ماف ئەو حەقەی منە لەسەر بەرامبەرم ئەو زە بەرامبەرەکەم تاکە دوانن سێیان کۆمەڵێکن مافەکەم لە سێریان هەیە بەڵام ئەو مافانە وابزانم جیاوازنێ دەگۆڕێن بە گوێرەی یعنی سەرچاوەکەی ئەو سەرچاوی کە ئەو مافەی دانایە قەراری پێدایە مثلەن حقوقی قانونی هەیە لە قانوندا تو حەقت دەکەوی بەڵام شەر نییە لە شەریعەدا حەقت بکەوی هەیە زاروێ لە شەر حەقت دەداتێ لە شەریعەتی ئیسلام بەڵام لە قانون ناداتێ یان هەندێک لە عەشیرەت و دابوونەریت و کۆمەلگا دەداتێ بەڵامیتکە ناداتێ وەزاری ژوای لەوانەیە هەمویان کۆکن لەسەر ئەو مافە. ئیتر ئەوەیە کە بەعتبار حەقت دەداتێ بەرامبەر کەسانی و یان کۆمەڵێکی تر کە پێویستە ڕاچاوی ئەو مافەت بکەن. ئەوە مافەکە تامان ئەو مافانش بە جۆرەی پەیوەندی نزیک و ناسین و پەیوەستەکان و پەیوەندەکان ینی زیاد و کەم و تند و تۆڵی و ئەوەی هەیە ینی لە ژیانی ئینساندا. باسی ئەوەت کرد کە هێندێک کات شەرع حەقت دەدا بەڵام قانون نایدا بۆ نمونە ئەمە وەکو موسڵمان کاتێک کە حکمەکە شەرعیە کە شەرع پێت دەدا کاتێکە من بڵێم وەڵام من بەوە ڕازی نیم بەڵام بە قانونەکە ڕازیم کاریگەری دەبێت لەسەر بیر و باوەڕ و عەقیدە زۆر زۆریش
ئەوە زاری مسلمان ئەمە لە ئیسلامەتیدا تەوابەتمان هەیە متەغیراتمان هەیە ینی سەسپاوەکان و ینی گۆڕانکاریەکان هەندێک شتێت سەسپاوە لە سەردەمی ئادەمەوە عەلەیهی سەلام حتا خاتەم و ڕۆژی دوایش عەقیدە خوا یەکە خوا حەقە خوا خاوەن کەمال و تەواوەتیە کەم و کوڕی نەبووە نیە ئەبەدەن پێغەمبەر صلی الله علیه و ڕەوانەکەرەوەی خوای گەورەیە ئەو قورئانە هەمووی تەواو و ڕێک و پێک و چۆن دابەزیە ئاوا ماوەتەوە دەستکاری و جێرشێوەن تێدا نەکرای و ناکرێ ئیتر بڕۆین نوێژەکان پێنجن نەزیاد دەبن فەرزەکان نەکەم دەبن ئیتر ئەوانە مەسائل بە تایبەتی مەسائلی عەقیدە دوای عیبادە بەڵام شێوازی ئەنجامدانی ئەو عیبادەتە کە پێیان دەگوترە مەذهب و فەقه و ئەوانە مەسەلێکی ترە گۆڕانکاری لە هەندێک شت دەبی یان ئەمن لەسەر بیرۆڕایەک دووسە بیرڕایەک ئەمن مەذهبەچی شافعی مەئەت و حەنەفی ئەوانە زۆر تەبیعیە بەڵام وەکو عەقیدە و بیر و باوەڕ و پابەندبوون بە مەنهەج ئەوە زۆر ئەساسە ئەمن پێشەوەی کە هاتمە ناو ئیسلامەتی دەبێ قەناعەتم بێ خوا حەقە فەرمودەکانی حەقە فەرمانەکانی حەقە ئەحکامەکانی حەقە پێغەمبەر و ڕەوانەکراوەکەی حەقە قورئانەکەی حەقە ئەو شەریعەتەی سابەتە لە لای ئەوە سوبحانەهو وتەعاڵا یان ئەوەی لە ڕێگەی پێغەمبەرەکەی ڕاست و ڕەوە سەلماندراوە حەقن تێی بگەم تێی نەگەم قەناعەتەکەم پێ هەبی نەبی دەبی پێشترینی مسبقەن ئەمن قەناعەتم ئەوە حەقە و ڕاستە لەبەر هەندێ دەبی پابەندم پێی لەبەر هەندێ ئەوە جاری ئیسلام بوونە دوای ئیمانە مەرحەلەیە کاتوو بیە مسلمان و دوای بووە مومین دەبی پابەند بی پێی پابەند ئەوەش نییە تو بە هەندێکی پابەند بی بە هەندێکی پابەند نەبی ئەوانی ئەساسین ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض شتیوالە نییە لە ئیسلامەتیدا ئەوە هەمووی دەبی وەربگیرێ لەبەر هەندێ مسلمان إلا ئەگەر بنم حالەتەکی خاصە بی تایبەتە بی وەزعی زۆرۆ بی مثلا برین کە ئەنەما لەسەری سپێندراوە تادید کراوە یعنی بە ئیجباری بە ئیکرا هەندێک مەسائلی واگە لێ دەربچی ئەگەنانە لەبەرەوەی مثلا بە پێویستیشە لە وڵاتی مسلمانان بە تایبەتی یعنی ئەوانەی دەستور نووس نەوشتانان دەبی لە سەرۆی دا کۆچم کە دەبی هەموو قانونەکان لەگەر شەرع بگونجێن یان لە شەرع هەڵکوڵاو بێ چونکە معناشی نییە بەڕاستی زوڵمە و هەڵخەڵەتاندنە ملەتێک لە سەتانەوە تونۆی یان نوەشتی یان نوە زیاتریشی مسلمان بێ ئەتوبینی و بیر و ڕاشکە لەسەر بچەسپێنی ئەوە حتا بە ڕوانگەی دیموکراتیت شەوە شتێکی ڕاستڕۆنێ مسلمانم دینەکەمەوە ئەوە دینەکەمە بەوەی حکومم بکەوە لە بۆ دام بڕێژە بەڵام ئێستاکە بپێچەوانەوە وردە ئەو شتانە تەشانە دەکە بەداخەوەش لەبەر هەندێ زاروەیە قانون لەگە شەرع یەکتری دەگرتەوە بەڵام ئێستا والیاتە زۆر زار هەندێک ئوموری قانونی لەگە شەرع یەکتر ناکرێتەوە مسلمان دەکەوتە دەبی هەڵوێستی بی شەرع یان قانون ئەمن دەبی قەناعەتم ئەگەر زەرری خۆشم بوو بە شەرع ئەگەر زاهیرەن زەرن بی زەرر نییە لەوانەیە شتەکە وا دەخوێندرێتەوە بەڵام ناهاتی شەرعبی خوای گەورە لەبەر خاتری من داینایە لە بۆ مەسلحەتی من داینایە ئەو دەزانی طبیعەتی من عەقلیەتی من نەفسیەتی من ژیانی من مستەقبەلی من داهاتووی من چۆن دەگونجێ ئەو دانایە ئەلا یعلم من خەلق ئەوەی دروستکە نازانی چی دەگونجێ لەبەرەندی ئەوانەیە قانون دادنێن لە بۆ خەڵکانی تر بەرنامەدا دەنێن بەرەبەرە هەرەسە دێنی فەشەل دێنی چیان کرد الخطة الخەمسیە هەر 5 ساڵێک دیسانەکە سلۆ هەندە ژیر و گرفت سەر هەڵدەدا نیان دەزانی بەڵام خوای گەورە دەزانی چی دەبی چی نابی و کو دەبی و کو نابی ئەوان هەموو دەزانی بەڵام ئەوان نازانن لەبەر خوا دەفەرمتن مەنهەج و بەرنامەدانان لە بۆ خەڵکان مافی خوایە یەک لەوانە زانین و علم دەوێ حکمەتی دەوێ ئەوەی دەوێ خوا دەفەرمێ قل ئەئەنتم ئەعلەم ئەم الله ئەخەم معقولنیە ئەنگۆ زاناترن یان خوا ئەم دەرێم قل ئەئەنتم ئەحکەم ئەم الله ئەئەنتم ئەرحەم ئەم الله ئەئەنتم ئەعظەم ئەم الله ئەخروانیە لەبەرە دائما هەرەسان دەین مسلمان دەبی ئەگە ماڵی دنیاش بێ مثلا دەبینە ئێستاکە میرات لە شەرعاندا للذەکەر مثل حەظ الأنثەیین نێرینە دوو حەقمینەیە ئەوەش حەقی تەفسیلێ بەڵام ئێستاکە ئەوەی نییە شتەکە حەقە و دەلیلی منطقیشمانەیە کە زۆر حەقیشە دەبی وابی لەوەی ئەوە بی نابی بەڵام کابرا دەرە وەڵام من بە شەر ناکەم بە قانون دەکەم لۆ قانون زیاتری دەداتێ تەمەنەوە هەڵوێستی مسلمانانەوە نییە ئەوە لێروکانە کە ئەنەوە ئەگەر شتێک بە کەیف و هەوا و نەفس و ئارەزووی بی دەیکا گەنە نایکە ئیسلامی جوانیە لە هەر مسلمانێک ئافرەت بیان پێ ما كان لهم الخيرة من أمرهم يعني حق هەڵبژاردنیە تو حق استسلام و تەسمیل بوون تێ مادامە فەرمانی خوایە وخوا بەڵام یەقینیشت بی
مەسلحەتەکەی لە بۆ تۆ عاجلەن ئەم ئاجیلە ئێستایان دوانیان عاجلەن و ئاجیلە هەر مستەقبەلەکە مەسلحەتەکە لە بۆ تۆ بەڵام چەندە تو پێ قەناعەت پێ چەند پێ حاڵی چەند پێ حاڵی ئەو مەسەلەیەکی دیکە کە دەڵێ ماف ئەرکە واجبە حکومەکەی چییە؟ بەخۆی ماف چ گوتمان مەتەنم قانون ئەو حەقم دەداتێ کۆمەلگا ئەو حەقم دەداتێ ئەمە عەشیرەتە چ نەمداتێ ئەمە لە بنانە مەماڵی خۆمەناوانە بەڵام هەمویان ڕاستۆڕەواتنین ئەو مافە مافی ڕاستۆڕەوایە ئەوەی خوا دەداتێ مافەت شەرعیە ئەوە مافەکەی ڕاستی و ڕەوایە باعتبار گلەی لێ ناکرێ و هەموو دەوروبەرەکەی ڕاست و تەواو ئەگەر مامۆستا باسی جۆرەکانی ماف مامۆکردن مافانە چین کێمە بەسەرێکەوە هەیتمان وەڵام مافەکان و گوتم زۆرم بە جۆرەی سەرچاوەکانیان مەزدەرەکانیان گوتم ئەوە قانونە ئەوە کۆمەلگایە و عەقڵەوە مەنتقەوە ئینسانیەتەوە خزمەتی ئەو بەرادەراتیە لەسەر دەرێکا کە بەرادەرمە حەقی لەسەرم نەیە یان دەبینی کابراێک لێکە چ دەرێ کورە و لۆ دەست نەکرد و دەرەوە بابیتی حەدیثیە مافی لەسەرێ کورەوە چت کرد لۆ بەجێ داکن ناکرد لۆزی داکرد حەقی لەسەریتر ئەوانە زۆرن بەڵام ئەمە گرنگترینیان گرنگترینیان ئەو مافانە کە لە ئیسلامەتیدا ڕێ پێدرایە و لە بۆ درایە مثلا بالفعلیش خوای گەورە لە قورئاندا تەماشاکە ئەواتە زۆر ڕاوەستان و وردبوونەوەی دەوێت خوای گەورە ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا بيجر شيء سكر شيء من المتكلم الله سبحانه وتعالى خواقصا لك هذا فرمي يعني أنا أكملت لكم الدين وأتممت لكم الدين يعني أو دين سرساوكين حضرتي جبرائيل محمد المصطفى صلى الله عليه وسلم ناس سرساوكي خوايا وقول قرآن لبو حضرتي جبرائيل لبو محمد المصطفى لبو أمته لبو ملته لبو كسان يتر خوايك دفرمي أكملتو أتممتو كامل كريو تمام كري يعني شي يعني دبي أو إسلامتيا والله همو برسيارك بداتوا وهمو مشكلك حل بكات تاك بي خيزان بي ملت بي أمت بي أو سردام بي سردام مشتر بي همو يدكا بلام زارو دي برسيارك لم دكا دريم نازانم دريم مامو سدينار إسلامتي جواب داتوا أدي أو مشكلة دريم والله نازم دريم كاك سؤالك جوابك للاي منيا ئەمن ئاستی تێگەیشتن و علم و عرفتم سنووردارە تا حدك دەزانم هەندێک دەزانم زۆر نازانم بەڵام لەکن لە مامۆستایشتر هەیە چکە لە من بەرز و تێگەشتر هەیە ینی ئیل ئەگەر لەکەنە من نەبوو معناوە نیە لە ئیسلامەتی نییە ئەگەر نەمزانی معنای جوابی نییە ئەو مشکلە حەنێ ناهەیتی بەڵام لەکنە من نییە لە ئەستەکە و لە ئەوەی مندا نیە بەڵام هەیتی بالفعل ئەگەر شریعەتی ئیسلام بی ئەگەر دەوڵەتی ئیسلامی وەکو سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و ئەسحابەکان همو مشاكل وعلاقات الدولي والسياسي واقتصادي وثقافي برودوي ورخواري شتش برين بسيط ولو بسيط نيا آدابي سنة أو دز إسلام تقريبا ده 15 20 آدابي هي ده والله لا يهودية نيا لا مسيحية نيا لا بوذية نيا لا ماركسية نيا لا وجودية نيا لا كونفوشيوسية نيا لا هندوسية نيا لولا إسلام ده إسلام برنامج خواه أكملتو أتممتو نا خواردن آدابي كود آدن شي كود خوي كود دسي خواردن كان لشدة زجر لشدة زنجري وأواني متدا أو ذا حقي خوا حقي داك حقي باب حقي منضال حقي خيزان حقي مرد حقي زيران أجا زيرانك مسلمان بأجر كافر بأجر دور بأجر نزيب حتى حقي حيوان حتى حقي عندما كان نسر حتى قسم إن لربك عليك حقا وإن لضيفك عليك حقا وإن لأهلك عليك حقا وإن لبدنك عليك حقا وإن لعينك عليك حقا فأعطي كل ذي حق حقه أو أنا ما فند ببيان دي بالفعل ئیسلامەتی ئەوەیە ئەتو ئەو مەفانە زۆر چاکڕاوچاوکەی بەڵام ئەمەی مسلمانان لایەکی 1970ماندایە سایە لە هەفتامان لایەک 1920ماندایە ئەوە ژیانەکە بە ئەوەی زۆر سەقەتی دەڕوە چونکە هەندێکمان ڕاچاو نەکردیە ئەوەی کە زیاتر مەسەڵەن لە شەرعا زەق کراوەوە باس کرای مافەکان چین بۆ نمونە مافەکان چ گوتم باسم کرد حقي خواه ديارة قال صلى الله عليه وسلم يا معاذ أتدري ما حق الله على العباد الله أكبر يا طبعا تخواه أمن حق ما بي زيران حق بي باب حق بي ذاك حق بي خواه قوري حق نبي منطقي نيا شرعيجنا منطقيجنا حق كاني تصون تدريبون من إخوة مثلا قال الله ورسوله أعلم قال أن يعبدوه ولا يشركوا به شيئا بالفعل وخواهي بتاكو تنيا بناسي تاكو تنيا هاو بشي پیدا نکەین نە زۆر نەکەم نەگەورە نەگچکە دوایە ئەگەر بەندەکان ئەوامل کەزبوون پابەندبوون بە شریعەتی خوای گەورە وتدري حق العباد على الله سبحان الله يعني ئەگەر پێغەمبەر فەرمایە بەندە چی حەقم فەرمووی ئەگەر وایان کرد
خی گەورە بیان باتە باش ئازاریان نەدا ئیترەوەی ئەو جارە حەقی داک حەقی باب حەقی مرد حەقی خێزان حەقی منداڵ لەسەر داکوباب حەقی داکوباب لەسەر منداڵ حەقی جیران لەسەر جیران حەقی سەرکردە و حکومڕان لەسەر ملت حەقی ملت لەسەر سەرکردە و حکومڕان هەمووی تەفسیر کرایە هەمووی دیارە ئەوانە هەندێک لە مافەکانی شەرعین کە ئەوەی کرد مەثەن لە بۆ نمونە نەزاری پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی شێخ خاوەنی ئەو حشترەیە یەگوتی ئەم یا ڕەسوڵەت فەرمووی سکاڵان لێ دەکا دەرێ ئیشم پێ دەکا و ماندیم دەکات تێرم ناکە یعنی هاتێ سکاڵای خۆ لای پێغەمبەر دەکەسم فەرمووی غەدری لێ مەکە زوڵمی لێ مەکە یان مەثەنەن سێر لە بۆ نیە سواری پشتی بی بەکاری بینە جووتی پێ بکەوەی پێ بکە بەڵام لە غەیری خۆی وت مەکە یان جێ درێژەکە باری بکە بەڵام ئەتوو مەثەنەن تەحملی مەثەنەن 50 شو دەکات 150 لێ بار مەکە کاکە حتا لە شریعەتی ئیسلام ئەوە کە نظامی حسبە هەبوو يعني مراقب لە بازاری دەگەڕا ئێستاش هەندێکی ئاسارەواری مایە مەثەلەن ینی چ دەکە مەثەلەن دەبینی شتێک چ غەڵەت دەکرێ بفل کابرا دەبین سواری پشتی سێرێ بۆ دەرێبا بۆ وەرە خوارەوە ئی هەندێ نییە یان بارێکی زیاتری لێ نایە ناوە یان دەبینی دوو ساگان بە شەڕ دێن دوو کەلەبا بە شەڕ دێن نابی ئەوە حیوان نازانێت تو لە بۆ بەزمی خۆت وا دەکەی یەکێ خین ینی یەکتری لە خین وەردن سێ وڵاتوان دەگۆدێ ئەوانە ئەو مافەد نییە مافی خۆی ئەو حیوانە کات و ئەوەی بکەی ینی بستی نەکەی تێنی نەکەی ئەوەی نەکە ڕاستایی بکەی هەمووی ماشەڵە لە ئیسلامەتی دەرێ ئەشهەدەن بالله ئەو دینە بەرنامەی ئینسانە بەرنامەی ژیانە لەبەرەی هەموو کون و کە لە باری ژیانی گرتیتەوە هیچ دانێ بە سەرگەردانی بە محەیری بەبێ وەڵامی ببینێتەوە قورئان و حەدیث چۆن باسی ئەو مافانەمان لە بۆ دەکەن مامۆستا مافەکان ئەگەر بین مثلا خوا دەفەرمێ داك باب وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا أو عندك اللي ركانك خواي قورا باسي دك هذا فرمي أجا صلاة سن فكوتبن عندك للايتو شرفة مبدأ على قلقة إنساني كرامة ديا مبدئي وفاداري تبي ساکانەکەت ساکەم ناتانی بەڵام برژمەڵام هەربیدەوە وەکو شەرعیش نەک لە دارازە پەکەتۆکە نائیندەک ئەتۆ جێگەی شانازیە ئەوجا حەقی منداڵی سەداک و بابە بەڵام لە ناوە مار داک باب داک بە باب داک باب سەرچاوم ئەدی منداڵ حەقەیە کابرایە کاتە خزمەتی مامی عومەر گوتی کوڕەکەم گەنجە و قسە ئەوە دەکەم بەجێم ناکە و ئەزیێتم دا بانجیکەن وەرە کورە لەوا دەکەی لەوا زێتی بابەت لە بەش ناکەی گەنجەکە زۆر عاقل بگوت یا ئەمیر المؤمنین بەس باب حەقی لەسەر منداڵە یان منداڵش حەقی لەسەر باب هەیە گوتی فەرمووی حەقی هەیە یا ئەمیر حەقەکانی چین گوتی دایکەکی باشی لە بۆ هەڵبژێری و هەروە فێرە قورئانی بکە ناوەکی خۆش جوانی لێ بنێت گوتی وەڵی داکەکی زنجی و زۆر بێ ئەوەی نامحتەرەمی لە بۆ هەڵبژاردیمە فێرە یەک حرفی قورئان شی نەکردیمە ناویشی لێ نامە قالۆچە ئەجا ئیمامی عوڕی لە کابرێک فەرمی ئەتۆ پێشەوەی سەر پێ ئەتوو حەقیت خواردی ئەتوو غەدر لەوی کردیە ئەخەوانیە یان لەبەر هەندێ شتێشکەیە زۆر مهمە ئەمە شتێکمانەیە الحقوق والواجبات ئەرکەکان و مافەکان دووشتن جیاوازن بەڵام پێکەوە پابندن کەنجینێ ئەتوو حەقت دەکەوی پاشەوەی ئەرکەکانی سەرشان جێبەجێ دەکەی هەنجینێ داک و باب حەقی دەکەوی کە جوان حەقی منداڵدا و پابند و پێ ئەوجا حەقی لەسەر منداڵە ئەمای چی نەکردی چی ناکەوی ئێستا لە بۆ نمونە من عەمەلەی دەینم دەرم کاکە ئەو بلۆکانم لێرە لە بۆ بینە ئێروکانە 100 بلۆکە باشە دەبینی چی نەکرێ فرسش دەدەمێ نایدەمێت چکە ئەرکەکەی سەرشانی جێبەت نەکە ئەرکانی جێبەت ئەوجا حەقی دەکەت دەرم کاکە باوی وڵی شەش پوختت کرد ئەوەش پارەکە هەندێکی زیاتر بە تەکسی دەرم کاکە بم بە شۆڕژ ئازادی سوارم دەکا ڕادیۆ دەکاتەوە مەقامەت خۆشم لێدا 5 دقیقە وەرە خوارێ پارێ دەرم کاکە لە جێخم دەرێم کاکە ئەتوو ئەوە لەسەر بمگەینە زێنت گیان بەسکە ئەمنی گیان دەزیێت تا پێش دەکردن بارەکە الله فیک وڵی شەش باش کرد ئەوە حەقت ئیدەن حقوق پاش ئەدای واجبە ئەرکەکانە لەبەر هەندێ هەمووی ئەگەر مەثەلەن حکمڕان لە سەڵەتدار حەقی زۆر لەسەر ملت بەڵام کەی کە حەقەکانی واجبی خۆی بەرامبەر ملت جێبەجێ دەکا یەک لەوانە دەبی خزمەتکار بێ نە خزمەت بکرێ نە کەڵەگا بێ نە گەشتیها بێ نا پێغەمبەر خوا دەفەرمێ سەید القەومی خادیمهم ئەدی ئەوە نییە لەسەر ئەوەی ئیمامی عومەر خوا لێ ڕازی بی 20 قسوور دەوڵەتی ئەو ڕۆکەی حکم دەکرد ئەو ڕۆکەی ئینسان لە مەسئولۆکەشی نابینی یعنی بە حەسرەت ڕسمەتی لەگەری ڕۆژێک نییە بەڵام ئەو کە گەورەترین دەسەڵاتداری وڵات بوو شەوان داهات لە بن دیواران حراسەتی دەگرت
دەگۆ نەکو مەثەڵەن کەسێک زۆلمی لێ بکرێن نەگاتە من مەزلوم حەقی بخورێ نەگاتە من لە بن دەرکان ڕادەوەستا و ئەو منداڵە دەگرێت دای ئەو منداڵی کردکەوە عالەمەیە خەویستوکە نەخۆشێ با بنووی تەسەورکە بەو شێوە بە شەوازە دەچون بە خۆی مامەکرد منافەسان دەکرد کامە پیرەژن کۆرێ و بێکەس ئەولالا خزمەتیان دەکرد ناوماڵیان لە بۆ پاک دەکرێت و جێستیان لێ بۆ لێدا ئەوەیە کاکە ئەگەر حەقی نەدا حەقی ئەوە ناکرێت بڵێن ئەو لە قسەی بەڕستانە وەربگرین دەسەڵات کاتێک کە مافی هاوڵاتی نەدا پلەی ستەم وەردەگرێت زوڵم دەرەجات و پلەیە ئەوزە لە یەکەوە لە بۆ سەدەوە نارن ئەوە زۆر زاڵمترە لەوەی ئەوە گەلگەوتریانی کان نەما ئەو زاڵم بوو ئەوە زاڵمترە لەبەرەوە ئەگەر حەقەکانی نەدا ئەوە زوڵمەکە ئەگەر باب حەقی منداڵی نەدا ئەگە دا حەقی منداڵی نەدا بەتایبەتی نەدانی حەقەکان ببێتە مای دنیا کێشە و گرت و معانات هەرزارێ کە حەقەکەی نەدا ئەو واجب لە سەرشانیتی ئەو مافەی نەدا ئەوە زوڵمە مثلەن برێن کە ئەنەما بنەینێدا منداڵەکەی فێ دین و ئەخلاق و نوێژ و ڕۆژی و ئەوانە نەکرد هیچی نەکرد ئەوە نەیکرەوە زوڵمەکە دوای برێ بڕۆ عارەقشمە بۆ بکڕە برێ نێرگەلم لە بۆ بینە یان نوێژی مەکە ئەوە زوڵمەکە چووە قات چوە سەری یعنی نەدانەکە زوڵمەکە بەڵام ئەگەر بە پێچەوەنج ڕۆی بەتەنەس حکمڕان و دەسەڵاتدار دەبی لە خەمی ملەتەکەی دابی دینیان ئەخلاقیان ئەو جا بژێوی ژیانیان چونکە دین و ئەخلاق لە بژێ و زیاتر ئەمن بە برسیاتی دەژین بەس کابرا گەر بێ ئەخلاق بۆ گەر بێ دین بوو دەبتە سەرەتان لۆ خۆی لە بۆی دیکەش کاکە لە بەرەندێ دەبی لە خەمی ئەوانە دابی ئەو جا گیر و گرفتیان کاکە خۆ ئەگەر مەجالەکەەوە نەگەنە دایها ئاەت و حەدیثمان لەسەرەوە کە باعتیبار حکومڕان دەبی شەوی بکاتە ڕۆژ بکاتە شەو لە بۆ دەسەڵاتدار لە بۆی باعتیبار ملەتەکە لە ئاستەکی مرتاحی بدا بژی لە بۆ نمونای پشتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بیدایەتی ئەوەش بوو شەوەک لە مەدینەی دەنگە کات خەڵکە کە خڕبوونەوە چ بکەن چ نەکەن گوتیان کاکە باەکە چ پێدا بکەن بچم زانین ئەو دەنگە چییە نەکو شتەشترسناک لەوەدا بنتیان پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرماینێکی بێ بەڕووتی سواری پشتی مانەکەی بوو یانی ئەوەڵە هاتەوە فەرمووی چیمە تاقیبم کردیا سەرچاوە دەنگە چنیە مەترسێن بڕۆن بوونەوەی یعنی ئەو بەتەنیا چوو بوو تاقیبی کرد بوو ئەو خەتەرێت چیە چینە لەبەر ملەتەکە تەنگەو نەبی ئێوە نمونەیەکە زۆر نمونەی ترمانێ لەسەرەوەە لە بەرنەدەی واجبە چی قورسە تەماشاکەن ئێستا کە بەخۆی موسیبەتەکە لە چێە موسیبەتەکە لە ئەساسدا لە سەرچاوەدا شێواندرایە مثلا كابرا مسؤول كلمة مسؤول بعربي يعني يسأل يعني يحاسب يعني دبي محاسبة كري لو كم كري بالله وكلام مسؤول كلاجاتيا ليه برسراوي يعني بزان ليه دبي ليه برسينا ولا قلاب كري أجر كم كريش كم ترخم تشبي بالله ما يستكنوا كرة كابرا مسؤولة لبنوي أو وظيفانا لقيتكوا تاجورترين دا صلاة دارية أو أنا الحقيقة دا تكليفة نك تشريفة أو الخوشينية أو بارجرانية قرصاتية حتى لبري أبو ذر خوالي رازي بالصحابة يقول داول بيغمرك وظيفة كم بدي كاتو أوي فرموي يا أبا ذر أو أمانته روج قامته حسرته ندامته خم خفته إلا أو كسي بربا بيستي خوي هل يقتي وحق ده إنها أمانة ويوم القيامة حسرة ندامة إلا من أخذها بحقها وأدى الذي هو عليها أو كما قال صلى الله عليه وسلم لبرمي براسي استوشتانا أو بكابرا هزار حقنا حق درود الصدق حتى دبتا ده صلاة دارك نازني أول تكليفه لبرندي عمر بن عبد العزيز خوالي رازبي كبو خليفة شنا كده هات مدبينم دسي لسرومتي دانا فرمز سيا دريم مصيبتها دريم تصيبها مصيبتها تصيبها دريبو مخالفة دري هو عالم تمنى ذاك دري بابا حتى استكل لهم مالو من ضمن برسيارهم ولا استكل ملته شبانو برين شيء ظلم اللي ذكره ظلم كان ظلمته دمقاتين نازانم همي برسيارهم حتى هو إمام عمر خوالي رازي بتصور كان يعني مش أوان الشر منها كان قليو رخنة وقصي بأدبي برامبر سر كذا كان مسلمان ده كان لا إمام أبو بكر إمام عمر وإمام عثمان وإمام علي وأنتر تصور كإمام عمر لمدينة دانشتيها ده فرميه أجر العراق ولاغك سات مبكى روج قامته برسيام ذكر اللوري قال له بخوش نكد لو عثرت بغلة في أقصى العراق لسئلت يا عمر لما لم تمن له الطريق يعني بربسيارة عمر بن عبد العزيز ده يقولون دانا ولا سدشت ولا كان فرد بكن باتيرو طالب اخوه ده نقولوا ده يقول نكو روجك بيه بين عمر بن عبد العزيز بناوي اسلام حكم كده تيرو طالب السيبوه اتقول لك كل خلقان قري التصور ده كي لدولة لزمان عمر عبد الله دولتي اسلام فقير اجنما استقبرين لما كفقيرني كونيا
مالعلم دەبینەدی لە سعودی نابی فەقیر هەبی چکە حسابیان تڕۆلنیاتە بەڵام کانی هەنجینێ 20 قسوور دەوڵەتی ئەو ڕەکەم لە دەوڵەتی ئیسلام فەقیر نەما کاکە پارێ زەکاتی عالم وەریگرت و فەقیر نەما کاکە فەرمووی بڕۆن کاکە ژن لە بۆ گەنجەکان بینن ژینی لەو بینن ماڵی لە بۆدانن دەزیاتی سیارە مەتەرەن جا درێژە ماست هەموو شتە چیرە بۆ تەرتیب بکەن ئەو جا گوتیان پارەمایە گاتی ماوە چی لێ بکەن بڕۆن ئەسیرە بەندەکان پێ ئازاد بکەن عەبدەکان پێ گوتن وەڵا مسلمان نەمازە گوتن بڕۆن بەندەی غەیری مسلمانان عەبدەکانی غەیری مسلمانان پێ ئازاد بکەن خێر و بەرەکەت لە مۆخمان کەنجنە کە مافەکان درا کە سەرکردەکان دەسەڵاتدارەکان هەستیان بۆ دەکرد خوا هەیە حیساب هەیە کتاب هەیە ڕۆژێک هەیە پرسیار وەڵام هەیە بەڵام ئێستا کە کەنەما لە باتی سەید القەومی خادیمهم بوویتە ئەژدیا و کەڵەگا کاتێک کە دەسات ئەو مافانە بداتە هاوڵاتی و ڕعیەتەکەی خۆی هەم بە خۆشی تەمەنی باقی و درێژ دەبێت هەمش خەڵکەش دەحەسێتەوە و دەحەوێتەوە برام زۆر فەرقی بینە عارض و عاسمان کردەوە دەرێ یعنی مەثەن دەسەڵاتدارێک ملت شەو ڕۆژ دوعای لە بە بکە خوایە گەورەیان کەی خوایە بەرزەکان خوایە مۆفەقەکان خوا ستریان کە خوانیان ڕازیبی خوایە لە ماڵ و منداڵیان لە گەورە گوتکان لە زیندوی و مردیان یان خوایە لەعنەتیان لێ بکەی خوایە ڕویان خوایە تەختیان ڕویان خوا تەفرتوناکەی خوا بیان کەعبرت چەند فەرقیە کاکە فەرقی زۆرە بابێن باسی ئەو مافانەکەن کە پێغەمبەری پێشا باسەکە ساڵسەلەم حەق المسلمی علی المسلمی ستن بۆ نمونەیان هەر ڕیواتێک کە باسەکە بەڕێستان بین خاڵ بینە سەری بۆی زیاتر ئاشنا بین ئەو مافانێکە لە سەرمانە پێویستە بتوانین ئەدای بکەین ئیسلامەتی دینی تاکە دینی خێزانە دینی کۆمەڵە دینی کۆمەلگایە دینی سەردەمە دینی ملەتە دینی ئومەتە دینی هەتایە لەبەرەوەی بەرنامەی خوای گەورەی سوبحانەهو وتەعالە وەڵڵی گەشتیم ئەو عومرەی هەندێک دەقی قورئان دەخینمەوە تازە تێدەگەم یعنی ڕادەوەستم دەرێم ئەشهد بالله ئەوە بەڵگەیە وەلو بەڵگەی ناوێت کە دینی خوایە مەثەلەن یان هەندێک حەدیث یعنی بەڕاستی هاوار دەکات پێغەمبەری ڕاستەقینەی خوایە ئەو بەرنامە لە بۆ مافیژن مەثەلەن خوا دەفەرمێ وقولوا للناس حسنا نەک للمسلمین للناس لەگە جوو لەگە دیان لەگەر مولحید لەگە فەرمەسۆن قسەی چاک بکە قسەی جوان بکە مناقەشە دەکەیت لەگە جوولەکەیەک دیانەک وجادلوا بالتي حسن أحسن بجوانتني شيء وقسان لقل بك باشا وافعلوا الخير ناري لقل المسلمان ساكبكن خير الناس أنفعهم للناس شيء زور باشا ولا قال خلكان زور باشا ناري مسلمان كرة سر وقت لدين إسلامتي أجر كابرة خطاج كنا مثلا كش نقل سوري دبايا بندق آزاد بك لأن زين خوانا فرم بندق دبي إلا إيمان دار بي مسلمان بي مثلا باغ أوش غير تجبي يعني ديني إسلام ديني إنسانية كاكا هزار يقدر المنع لبراني إسلامتي دائما كودا كاتوا مثلا مسلمان كاكا تشمل مسلمان أو ركرا يخرج قربانا منا كاكا مسلمان حق لسرتا حق يعني دبي أتوبا ممنوني بدي استعمل بارد دم بقرت دفترك دم ديوا كرة زور زحمته بلا من كاتو يسقر داري مني أتو دم دبي بممنوني بمديوا نجمنة المسر بكي حقي خوما كاكا دبري كاكا ما مستوى بارك وجزاك الله ألف خير على الأقل والله يعني دبي لبران دي كأنما ما دبي أجر نيكرت خطابارة جنهبارة مقصرة لبران دي زارشان دا انگو امام عمر هات شکایت لا پیغمبر صلی الله علیه و امام بکر فرموی همون زاره دیگه السلام ناکا دبی ام السلام بکر اگر حق خوینه بلو ده شکایت دکا يعني حق شخو ما نام داتي قلت والله يا رسول الله من بيستم اوي سلام دكا او خير زياده دكا هم زار يستم خيرك لبوي بي خيرك بقاتي اذا پیغمبر صلی الله علیه و فرمى حق المسلم على المسلم 6 او 5 او 7 رواس فرمي اذا لقيته فسلم عليه كجشتي سلام او زتور لكلمه السلام السلام عليكم ورحمه الله وبركاته هردت جمع زار دعاء له ذكم يا ربي خوايا اشتي خير وبركة ورحمة بسر او مسلمان داب بالرجي او دت جمع خير دعاء له ذكم سنشت شواله اجت بيسكي او تبلاي كمي اگر قصه كان دوباره انك زياده انك مزال زياده فردوها او باحسن منها باشا قال لك عم قلت السلام عليكم ري الله قال بري وعليكم السلام يعني وعليكم السلام ورحمه الله امرم على السلام عليكم ورحمه الله اتبري وعليكم السلام ورحمه الله وبركاته يعني بلاي كمي اجر زياده تبري اجنا بلاي كمي او زارم بيجي او ذا يك لزور دكا مثلا يك لسيان دكا دو لبينزان دكا بيادا لسواري دكا تيجشتي و بياو دتاني لا من دالانش دكا
ولا ئافرەتانیش ئەگەر فتنەی تێدا نەبوو دەکا شتەکان طبیعیە. ئەو جارە مەثەلەن ئەگەر محتاج بوو پێویستی بە ئامۆژگاری و ڕێنمایە بوو بیکە دەبیبی دەیە. ئەو کابرا دەوی شەش بکات سەری لە دەرناچی دێپرسم پێ دەکەوت چیشم هەیە کورە و نییە چیشم هەیە براتە کاکە خوا دەفەرمێ براتە ئەو برایەتێش لەسەر وشگوتمان مەتەن هەندەکەی عەشائیری هەندەکەی مەتەنەن کوردایەتی هەندەکەی زمان هەندەکەی وڵاتە ئیتر برایەتەکان زۆرن ئەمە لە ئیشێ برادرین مەتەن لە شەریکەکی برادرین براینە لێوێندەرێ بەڵام برایەتی گەورە و هەمان مهمترەوەیە کە خوا دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوة سبحان الله بەو ئاەتە خوای گەورە ڕەش و سپی گەورە و گوچکە دەوڵەمد و فەقیر دوور و نزیک جوان و ناشرین سەرکردە و پاشا و گەدا هەمووی کردەیەک هەمووی وإن هذه أمتكم أمة واحدة بملايين ئێستا ملیار قژن هەموو لە ئیسلامدا برای یەکتن ڕەغمە جیاوازیەکان لە زمان و لە ڕنگ و لە جێگا و لە ڕێگا و لە ئیدیکا زمانەوەە ئیدەن لەبەرەندێ پێویستی بە تووە ڕێنمایی دەکەم کاکە ئەوە باشە ئەوە باشەوە حتى مەثەن دەفەرمێ المستشار و مؤتەمەن خاستە گەبێ پرس بێ بکە کاکە دەمەوێت ئەو خانە بکڕم دەمەوێت ئەو کچە بخوازم کۆکوونی حقەتەکەی پێ بڵێ ینی ئەگەر ئیمکاندەدایە مشکل لێ پەیدا نابی بەڵام هەیە دەر حەقم چێ یان زاروەیە زۆر بە سوکاتی جوابی داتەوە نەخێر ئیدەن استەنصحەکە فەنصح لەه ینی پێویستی بەتوو بوو ئامۆژگاریەک بوو تەوزیعاتێک بۆ ڕێنماییەک بوو دەبی بیکە یانی زۆر طەبیعیە ئەوە واجبە ئەو جارە ئەگەر پشمی گوتی الحەمدولله ئەتوبرێ یەرحەمکە الله ئەو دەبرێ یەهدیکم الله ویصلح بالکم سبحان الله ئەو دوعانە چەند ئینسانی لەگنزی دەکاتەوە ئەو جارە ئەگەر نەخۆش بوو سەردانی بکە ینی پاشەوە دەزانی نەخۆش خێرش بەسەریوەیە مەثەن پێغەمبەر سەڵ نەفەرمێ ئەگەر یەکێک بە ڕۆژ سوالای نەخۆشە سەردانی کرد لە پێناوی خوای گەورە هەتا ئێوارێ 700,000 مەلایکەت دوعای بۆ دەکات 700,000 مەلایکەت ئەگەر ئێوارێ چووی هەتا سبەینێ 700,000 مەلایکەت لەبەرەوەی چووی بەلای کەمی دوعای چلو دەکەی دڵی خۆش دەکەیت دەری ئینشاءڵڵە خوا شفات دەدا وەڵا زۆر نەخۆشی وا بووە تۆ قەت مەعیوز مەبە ئینشاءڵڵە وایە و خێر و بەرەکەتە و خوا دەکاتە کەفارەت گوناح و بەشەری یوئەثر وەیەتەئەثەر کار دەکا و کاریش تێدا دەکرێت یعنی ئینسان طەبیعەتی وایە بە قسە دڵی خۆش دەبی بە قسە دڵ نەخۆش لۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی الکەلیمەۃ الطەیبەۃ صەدەقە لۆ قسەی خێر چاکە چکە ئاسەوارێکی خێر و چاک بەجێ دێری تەئسیرێکی باش دەکا دەگەی لۆ قسەی خراپ گوناها چکە ئاساوارێکی خراپ بەجێ دێری بەڵکو سەردانی نەخۆش ئەوەندە مهمە حتا ڕۆژی قیامەت خوای گەورە گلەیی لە هەندێک بەندەکان دەکە دەفەرمێ عەبدی مەریضت فەلەم تەعودنی نەخۆش من سەردانت نەکردم دەری یا ڕەبی کو سەردام کە تۆ ڕەب العالەمین دەفەرمێ مەریض عەبدی فولان فلو عدته لوجدتني عنده دەفەرمێ فلانە عەبد یانی دۆستی تو بە ولاولاش بەران دەناسی بەڵام کابراایە ئێستا لە هین نەخۆش دەبی ئێستا لە ئێران نەخۆش دەبی ناتانم نازانم بەزانام دەوروبەری خۆمە حقوقمان دەیناسم سەلام و کەلام و چۆنێ تخوا معقول لە نەخۆش بەم سەردانی چ نەکەم لەو گۆڕەی وە نییە حەق خۆیتی چکە ئەگەر ئەوها ببینێ ینی کابرا دڵتەنگ دەبی کابرا لەمەوە دەبی مەیوز دەبی یان زارۆیە کە دەبی کابرا لەوانەیە خۆکوشتنی بەسەر مێشیدا زۆر کەس خۆی کوشت بەڵام لە تو کە دەچی دو قسەی دەکە دەرێ کاکە بەخوا خێری تێدا بەخوا مەستەحەتی تۆوە بەخوا لەکن خوای ئەوها ئەوهای دەرێت تەواو تەواو وڵات چمە نەخۆشەکی ئەو قسانم گوتی مامۆستا چابوومەوە مادەمەوە بی ینی کابرا بە واسطەی ئەو نەخۆشەی ئەوەندە خێرێ دەگات وتم دەبی چەند خێر بگاتە تو ونیە ئەو جارە وەئیذا مات فاتبعه کاکە ئیسلامەتی علاقەتێکی ئەوەندە بە مردنیش ناپچڕێ بە مردنیش ناپچڕێ لەبەرەوەی کە ئەوە دەبی سەردام سەر قەبران زۆر مهمە پێغەمبەر دەکات دەفەرمێ هەر کەسێک نوێژی لەسەر بکە لەهو قیرات هەر کەسێک سەر قەبران قیراتان قیرات چیە ئەجر و پاداش بە قەدەر چیاکی گەورە یعنی لە پاشان دەفەرمێ ئەگەر مسلمانێک جەنازەک چل کەس نوێژێ سەر بکەن لا یشرکون بالله شیئا خوای گەورە بەبەر شەفاعەتیان دێ خەر بە دوعاکان لیان قبول دەبی ئیتر ئەو پەیوەندیانە لە ئیسلامەدا ئەوەندە سڕ و پڕن بە شتانەی تری لە ژیاندا ئەوە ناکرێ ینی ناپچڕێ و کۆتایی نایە مسلمانێک من دەستم پێی ناگا بۆ نمونە برای منە و لە ئیماندا چ حەقێکی لەسەر من هەیە مسلمانێک لە دوورە وڵاتە بۆ منەستەمی لێ دەکرێنەوە تا بەلای کەمی کە مۆزوعی دەتە گۆڕێ دیفاع دەکەم دەرم کاکە ئەوانە حەقن ئەوانە مەزلومن ینی با ئەوەیە بکەم
كان مثلا في مثلا من رد عن عرض أخيه رد الله النار عن وجه يوم القيامة كما قال صلى الله عليه وسلم. هر كسك دفاع لكرامته السمعي مسلمان بك خواي قور الرجل قيامته أقل متساوي دور ديختوا يعني أواجبة دفاعي لبكي ما دام شايستشا بزان خواي قور سبحانه وتعالى دفاع لا مسلمانان إيمان داراني أخدود دكا دريك أوانان عارديان شقدو آقريان تبردا أوانان هاي وشتانا بزندياتي سلطانديان خدا فرمي وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد تاوانيا نكربوا تاوانيا أنزلنا بس دبر إيمانيا بخواج تاكو تنيابو خوا دفاعيا لدكا باك سازين لك أوانا بريبون بياوي ساقبون إيمان داربون خطا نبو بلام لا كومالغاي كفر زندقو تاوان باري إيمان داوين باكاتي زريمو تاوانا هدينا قوتيان لوط وجماعتي لوط درب درب كان سكان لدو داوين بيسي ناقرن نير بازينا كان اخرجوا اهل لوط من قريتكم لو انهم اناس يتطهرون والله نير بازينا كان برني ما في جيان يعني اصلا قامت لبن دوام ملائكه من دعاء له دكي كاكا امن دعاء له دك مثلا خويا يا ربي بنكرا واسير مسلمان ازاد بكي يا ربي شفانا خوشك هانيام بدي يا رب السلامة تريكي أو دلي تانغ دلي خوشكي أو مشكلة سارة سبكي على الأقل دعاء نبكي كاكا كدعاء كملائكة دري اللهم لك بالمثل اللهم لك بالمثل يا ربي خواي قورا لبوتوعها كدعاء ملائكة دعاء لبوتكا أو زلك خواي قورش موقف كاكا أو عند من دستين موقف مبو بلان بين موقفه ولا لا يستعمتي ما هو برنامج كمان كوتاي دي مامسا دي كما كتاب سيارم بأداكرني هريق لو ما فانك لسر مسلمانان بيوست برامبر ببراكي أو أزرو پاداشانتين ودزدن وهروا درنزام كانشي بشوي دقن برام تماشاكا لا إسلامتي دا همشتك حكمتي تدايا خاصة أموري تعبدي بلام هندا شيان ديارنينا مثلا لو نجسمن الدور كعتا لو مغرب سيه لو نوران سارة لو طواف أو هذا بي لو أو هنابي أو تعبدني سمعنا وأطعنا بلام هذا الشيء حكمتك الشي ديارة أولا بريو مسلمانان بيغم ترى المؤمن في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى من عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى مسلمانا وكو يكلا شوانا أجل أندامك نخوش بو هميلا بري ما تملول دبي مسلمانا أو هالبن لخوشي وناخوشي بجدار يكتر من زرقو دلو درون زمانيا نقر يكتر بي أو يكوان دكاتوا أما مسلمان برتوازبي لبرتوازاتي دجمن زفرت بيده حتى بيغم صلى الله عليه وسلم يد الله مع الجماعة وإنما يأكل الذئب من الغنم القاصية دفرمي دستي خوا رحمتي خوا لقر كوملا يعني او على بيكوا او بن بلانكا برتوازبون شيطان زفر بس دبا قرق زفر بو مري دبا كلام يقل دور كتتو تماشا في لما حيوانات كا مثلا برينكان شركات صدقا او زال تاكتش لكوملا كي زدادا كنوا دوري دنزوي باساني زفري بن بلها حتى لنا كوملي خوي بي لقد مجموعه كي خوي بي زفري بينام او هي كلا وكانت مسلمان دائما زكا دو من مسلمان قوي باخيه كاكا ام راست او مكدرن دو عقلك ساتره كاكا تلا قرن بلا قرن بي اگر استاب بزان مثلا هزار كاس بال بشتي من كاكا تان غدر من ظلم لبكا كاكا خبتنينه بقران ملتك امتك لسري بجوابا اولا او زل باشان لا خوي غورا زرو هذا شي زورته كاكا شو بس ما كان خو مشتكر دنيانيه كاكا ادي اورج قبرها هي قيامتها حسابها كتابها حسابي اولاش ناكي اگر تو لير خيرك نكي بال بشل مسلمانك نك حقي وين دي سداني وين كي دلو خوش نكي واول مشكله درنيني لقروي صار شقه ونرو يششلو زي بزنك ادي بمناري بتسدسي لا خوي غورا بس نيش كان نيش مهمه كاكا بلا اوانج مهم لبرندي اوانا در انزامي باشيه اگر نشكرها حتما مسلمان برتاوز دبي بطاقه دبي دجمنان زفريان بيدبن وخراتن حاروزيان تقدر ما صبرس ازيت مانداي زور سپاس دكين خو اگر پاداش بخير داتو اگر شك نابي لخدمتين لو كوتاي درم اگر عند دعاء دكن يا ربي خوي غور بنا وزانا كان بيروز كان لدى بارينو دسمان ابو بارقه وخير وبركه ورحمه بس دكن يا ربي خداي غور برحمتي خد يا ربي لقناه كان ما خوش بين يا ربي لكم كوريا كان ما ببريد يا ربي خداي غور شفانا خوش كان ما مدي دل درون مش لشان ساق كي شفاه مدي يا رب بنكرا واسير المسلمان لهرش وهن ازاد يعني كي بمرم ضال خوان شاد كي يا رب رحم بمرضو كان ما كي قبريان بفروان كور بلان وبرز كي يا رب اود لينا خوش وادلو خوش مرتاح كي يا رب قرزاد قرز كي للسرلاب بي يا رب ورزقي تسكى رزقي بحلال فروام كي
ئەوەی جێوڕێنیە خوای بیکە صاحب جێوڕی خۆی ئەوەی منداڵی نییە منداڵی بدێ منداڵەکان من ساڵە بکەی شارەزای قورآانی پیرۆسنەتی محەممەد مستەفامان بکەی کارە چاکەکانمان لە ئاسان بکەی خێرەکانمان لێ قبول بکە لە گوناکان دوورست سەلامەتمەکەی لە فتنە و بەڵاو نەخۆشی و ناخۆشی لە هەرچێوە هەن ئێمە و ئەو مسلمانە ئەو کوردستان ئەو ملەتە مسلمان هەموو وڵاتی مسلمان پڕ ئەمنامن خێر و بەرەکەت بکەین ئەوەی هاوسەرگیری کردی خوای گەورە تەوفیقیان بدا ژیانیش بەختەوەریان پێ بدا ئەوەی نەکرێ خوای گەورە لە بوان ئاسام کە یا ڕەبی خودای گەورە خێر و بەرەکەت و هەرزانی و خۆشی و ئاشتی و محەبەت و ئولفەت و ڕەحمە لەناو ئەو ملەتە هەموو وڵاتی مسلمانان بەردەوام بەرقەرار بکە یا ڕەبی ئەوە دەربەدەر و کۆچەرە و مهەجەرە و ئاوارەیە بیکەین بیگەڕێنەوە سەر جێوڕێی خۆی یا ڕەبی خودای گەورە وا بکەین سەرکردەکانمان حکومڕانەکانمان ڕەحم بە ملت بکەن و لە بۆ خۆشی و سەرکەوتنی ژیان و ژیانیان دین و ژیانیان خەمخۆر بن و ملەتی دوعا خێریان لە بەوکە هەموویە بینی خۆش و محەبەت و ئولفەت لە بینی هەموو لا دەبی یا ڕەبی خودای گەورە ئێش ڕحچەشان لەسەرمان سوو بکە عەزابی قەبر لەسەر منان بە یا ڕەبی لە پاشەڕۆ لەگەڵ کۆمەڵی پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان لە ناو فردەوس ئەعلا بە جەلال و جەمال و ڕزامەند خۆی شادمان بکە ئینشاءالله. دەست خۆش بیاڕێ مامۆستا خوای گەورە پاداش بکردێتەوە ئەزەتماندای زۆر سپاس دەکەم. جزاکم الله خێر و بارەک الله فیکم زۆر بەخێر. بەڕێزان و خۆشەویستان لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەحموود فەقێ پێشنەژ و تارخوێنی مزگەوتی عوسمانی کوڕی عەفان بووین لە شاری هەولێر. سپاسی دەکەین خوای گەورە پاداشی بەخێر بداتەوە کە ماندوومان کرد. سپاس بە وەڵامەکانی سپاس بۆ بینەریتان کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتین. خوای گەورە تەبایی و خۆشەویستی و برایەتی بخاتە ناومان بۆی بتوانین ئەو حەق و مافانێکە لەسەرمانە بە جوانترین شێوە ئەداکەین و بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین. تاکو دیدار بە خوای گەورە سپاردن. سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.